بڕیاری وەرگرتنی بڕی 100,000 دینار لەو خوێندکارانەی لا بەشە ناوخۆیەکاندا دەمێننەوە نیگەرانی بەشێک لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی سنووری قەزای کفری لێکەوتەوە و بۆ نیشاندانی ناڕەزایەکانیان گرت بوونەوە. ئەو خوێندکارانە هەڕەشەی ئەوەیان کرد کە ئەوە دوایین هەڵوێستی مەدەنیانیان دەبێت. باسییان لەوەش کرد هەموو ئەو بڕیارانەی کە حکوومەت دەری کردوون لە دژی بەرژەوەندیەکانی خەڵک بووە و وەرگرتنی ئەو بڕەپارەیەش هەر لەو چوارچێوەیەدایە. ئێمە وەکو خوێندکارانی ناڕازی لە سنووری قەزای کفری خوێندکاری زانکۆ پەیمانگاکان کۆبوونێتەوە لێرە خۆپیشاندانمان کردووە دژی بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا کە 100,000 دینار لە تەلەبەی داخلی وەربگرێت بە هەموو شێوەیە دژی ئەو بڕیارین بە هیچ شێوەیە قبولی ناکەین داواکاری وشتی وا ناکەین ئەمە دواهەنگاوی مەدەنیمانە. ئێمە کەسوکاری پێشمەرگەین حکوومەت دەڵێ ئێمە ڕێز لە پێشمەرگەگرین من مناڵی پێشمەرگەم بۆچی 100,000 لێوە دەگرێت ئەو ناڵێ من ڕێز لە ئەنفالەگرم ناڵێ ڕێز لێ شەیدانەگرم کوار ڕاتەبی شەیدان سێمانگە نەدراوە کامە ڕازگۆی حکوومەتە. بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵای هەرێم لە کاتێکدایە کە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی سنوورەکە لە ساڵی ڕابردوو هیچ دەرماڵەیەکیان پێنەدراوە. دەشڵێن حکوومەت لە کاتێکدا داوای پارە لەوان دەکات کە نیوە موچە و ڕوبع موچە دەدات بە دایک و باوک و کەسوکاریان ئەوەش لە کاتی خۆیدا نادرێت و دوا دەکەوێت. حکوومەتێک کە دەستی کردوتە گیرفانی تەلەبەی فەقیر و هەژارانە دڵنیاتانەکەینەوە ئەگەر جارێکی تر چاو نەخشێنەوە بۆ بڕیارانەیە کە داوتانە دڵنیا بن تەلەبەی هەر تەلەبەی ئەتوانێت هەموو شتێک بکات و چینی گەنجان ئەتوانن هەموو شتێکیانە دەستێ دڵنیاتانەکەینەوە جارێتر چاو بخشێن بە بڕیارەکانتانە ئەگینا کارێکەکەین زۆر لەوە خراوتر بێت کە ئێوە پێماتان کردووە. لەلایەکی دیکەشەوە گروپی فشاری زانکۆ و پەیمانگاکان کە ژمارەیەک خوێندکاری قەزای کفری پێکیان هێناوە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تایدا ئاماژەیان بۆ ئەوە کردووە کە بە هیچ شێوەیەک بەو بڕیاری وەزارەتی خوێندنی باڵا ڕازی نین و بەردەوام دەبن لە فشارەکانیان. ئێمە وەک چینی خوێندکار بە هیچ شێوەیەک ئەمە قبول ناکەین و ئەمانەوێت ئەم بڕیاری کە دەرکراوە سەبارەت بە داخلیەکان کە گوایە بڕی 100,000 دینار لە هەر خوێندکارێک وەربگرێت هەڵبوەشێتەوە و شێوازی تر و پلانی تردا بنێت. ئێمە زانیاریمان هەیە لەسەر چۆنیەتی ئەم پلانە و هۆکاری ئەم پلانە چییە و بۆچی ئەیانەوێت ئەم خەڵکە برسی بکەن و چیانەوێت. ئێمە بە خەڵکی ڕائگەیەنین و بە حکوومەتیش ئەڵێین ئامادەنیمان ساڵێکی خوێندنمان بە فیرۆ بچێت بەڵام ئامادەشتیمان بە بڕیانەرانی داوتانە ڕازی بین. پێشتر و تەبێژی خوێندنی باڵا بە یەنارتی ڕاگەیاند بەهۆی قەیرانی داراییەوە حکوومەت ناتوانێت پێداویستی بەشە ناوخۆیەکان دابین بکات و پەنای بردووەتە بەروەرگرتنی پارە لە خوێندکاران. بەپێی بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ دەستپێکردنی خوێندنی ئەم ساڵدا هەر خوێندکارێک لە بەشە ناوخۆیەکاندا دەمێنێتەوە دەبێت بۆ هەر ساڵێکی خوێندن بڕی 100,000 دینار بدات بە وەزارەت. هەر بەپێی بڕیارەکە لەمەودا خوێندکاران لە کاتی وەرگرتنیان لە زانکۆ و گواستنەوەیان لە زانکۆیەک بۆ زانکۆیەکی تر و چەندین بواری تریش دەبێت باج بدەنە وەزارەتی خوێندنی باڵا و هیچ مامەڵەیەک بەبێ بەرامبەر ئەنجام نادرێت. ئارام بەختیار نارتی کفری.